سلاوتان لێبێ و ئەم کاتتان باش من سروود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆوە لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان کە لە ساڵی خوێندنی 2022-2023 وەرگیراوە. ئاخۆ زانکۆڵایین پارالێل ئێواران پارێزگا و گشتێکەی لە چه ئاستێکا بووە. خۆشەویستان ئێمە لێرەوە دەست ئەەکەین بە باسکردنی زانکۆی دهۆک تاوەکو کەمترین کۆنمرەکانی کۆلێژەکانی زانکۆی دهۆک بۆی خۆشەویست باز بکەین. لە یەکەم ڤیدۆشمانە باسی کۆلێژی پزیشکی و تەنها بەشێک کە لە زانستە تەندروستیەکانە زیادەکەین بۆ ئەوەی ئەویش کە بەشێکی پزیشکیە و هاوشان بێت لەگەڵ بەشە پزیشکەکانی ترە. بۆیە تا کۆتایی ڤیدۆ بینەرمان بن بۆ ئەوەی داتا و زانیاریەکان وەربگرن. یەکەم بەشمان لە کۆلێژی پزیشکی زانکۆی دهۆک بریتیە لە پزیشکی گشتی کە زانکۆڵایانی پارێزگا 96.8 و گشتێکەی 99.667 پارالێلی پارێزگا 95.143 و گشتێکەی 97 بەشی پزیشکی ددان 94.754 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 96.8 پارالێلی پارێزگا 94 و گشتێکەی 96.286 بەشی دەرمانسازی 94 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 96 پارالێلی پارێزگا 93.296 و گشتێکەی 95.667 بەشی پەرستاری 91.667 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 93.657 پارالێلی پارێزگا 87.6 و گشتێکەی 96.8 کۆتا بەشمان لە کۆلێژی پزیشکی بریتیە لە پزیشکی ڤێتەرنەری کە 72.33 زانکۆڵایانی پارێزگایە و گشتێکەی 86 پارالێلی پارێزگا 67.429 و گشتێکەی 85.2 بەشی زانستی لابووری پزیشکی کە لە زانستە تەندروستیەکانە هەروەکو پێشتر ئاماژەمان پێکرد ئەمانەوێت لەگەڵ کۆلێژە پزیشکەکان باسی بکەین ئەویش زانکۆڵایانی پارێزگا 91.276 و گشتێکەی 92 پارالێلی پارێزگا 90.333 و گشتێکەی 92 قوتابیان و خوێندکارانی ئازیز ئەوەی باسمان کرد لەم ڤیدۆیەدا بۆ ئەوەی خۆشەویست بریتی بوو لە کەمترین کۆنمرەکان سەبارەت با کۆلێژی پزیشکی لە زانکۆی دهۆک بە هیوای ئەوەی ئەو کەمترین کۆنمرانەی بۆ ئەوەی خۆشەویست ئەخوێنینەوە کە بە تایبەت ئەم کۆلێژە ئاوات و ئامانجی زۆر بۆی قوتابیان و خوێندکارانی ئازیزە ببێتە مایەی سوود و قازانج بۆ ئەوەی خۆشەویست بەرچاوڕوونتان بکات لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن بەشەکان بە پوختی بە جوانی بەڕێکی هەڵبژێرن. خۆشەویستانم لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش سوود لە کەناڵەکەمان ببینن.